لە یەکەم بابەتمدا ئەمەوێ باسی ئەوە بکەم کە زانایان توانیویانە DNA مرۆڤ دەربێنن. با بزانین چۆن. فەرموون. زانایان توانای دەرهێنانی DNA مرۆڤیان هەیە لە ئاو و خۆڵ و هەوا. لە دۆزینەوەیەکی زانستی نوێدا CNN لە راپۆرتێکدا ڕۆژی دووشەممە ئەوی ڕاگەیاند کە زانایان گەشتونەتە ئەگەری دەرهێنانی DNA مرۆڤ لە هەوا لە شوێنپێی کەناردەریا یان تەنانەت لە ئاوی زەریاکان. CNN ڕوونی کردەوە کە توانای زانایان بۆ کۆکردنەوە و شیکردنەوەی زانیاریە جینیەکانی ورد لە DNA مرۆڤەوە لە هەموو ئەو شوێنانی سەبارەت بە ڕەزامەندی و تایبەتمەندی بابەتێکی ڕوژاند کە باس لە زانیاریە بایۆلۆژیەکان دەکرێت. تۆڕەکە لە زاری زانایانی زانکۆی فلۆریدا کە لە DNA ژینگەی لە ناو خۆڵدا دۆزراوەتەوە بۆ لێکۆڵینەوە لە کیسەڵە دەریایە مەترسیدارەکان بەکاردێنن. ڕایانگاندووە DNA کوالیتێکی زۆر بەرزە. زانەکان توانیوانە گۆڕانکاریەکانی پێویست بە نەخۆشیەکان دەستنیشان بکەن و جۆری بۆ ماوەی دیاری بکەن لە دانیشتوان کە لە نزیکەوە دەشین. بە گوێرەی تۆڕەکە زانەکان دەتوانن زانیاریە بۆ ماوەکانیش لەگەڵ تاکەکانی بەشداربوودا بگونجێنن کە خۆبەخشانەی DNA-یان وەرگرتووە. ئەمەش لە چوارچەوەی ئەو توێژینەوەیەدایە کە لە گۆڤاری زانستی Natural Ecology and Evolution لە ڕۆژی دووشەمەدا بڵاوی کردوێتەوە. ئەو ڕوونی کردەوە کە DNA ژینگەی لە هەوا، خاک، نیشت و ئاو بەستەڵێکی هەمیشەی و سەهۆڵ بەدەست هاتووە و تەکنیکەکان بە پلەی یەکەم بۆ یارمەتیدانی شوێن پێ هەڵگرتن و پاراستنی ئاژەڵە مەترسیدارەکان بەکاردەهێنرێن. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە DNA مرۆڤ کە لە ڕێگەی تف و پێست و ئارەقە و خوێنەوە دزەی کردوتە ناو ژینگەوە دەتوانرێت بەکاربێنرێت بۆ یارمەتیدانی دۆزینەوەی کەسانی ونبوو، هاوکاریکردن لە لێکۆڵینەوەکانی پزیشکی دادوەری بۆ چارەسەرکردنی تاوانەکان و دیاریکردنی شوێنەکانی گرنگی شوێنەواری و چاودێریکردنی تەندروستی لە ڕێگەی DNA لە ئاوی پیسدا کە دەدۆزرێتەوە. بەڵام CNN بڵاوی کردوتەوە کە توانای گرتنی DNA مرۆڤ لە ژینگەوە دەتوانێت کۆمەڵێک دەرەنجامی نەخوازراوی هەبێت کە دەتوانێت کاریگەری نەرێنی هەبێت. ئەم کاریگەریە نەرێنیانە بەپێی تۆڕەکە بریتە لە پێشێلکردنی تایبەتمەندی بە دوواداچوونی شوێن، کۆکردنەوەی زانیاری و چاودێریکردنی بۆ ماوەی تاک یان گروپەکان. هەروەها دەتوانێت ببێتە هۆی بربەستی ئەخلاقی بۆ پەسەندکردنی توێژینەوەکانی گیان لە بەرای کێوێکان. بەشێک لە زانایان بە گوێرەی CNN کە دەڵێت گرنگە سەربەخۆی مرۆڤ و کەرامەت و مافی بڕیاردان لەسەر چارەنووسی زانیاری کەسەکانی خۆی بپارێزێت. بەڵام ئەم بابەتە لە ئێستادا قورس بووە چونکە ناتوانرێت کۆنتترۆلی چاودێریکردن و گرتنی لە DNA لە ژینگەدا لە ڕێگەی پێست و قژ و هەناسەدانەوە هەبێت.